ئێمە لێرە ڕاوەستەوین پێکەوە ئەو مەراسمە دەکەین بۆ سەرکەوتنی ئەم خۆشەویستانە. پیرۆز بێ لە هەر هەمووتان. هەوڵمانوبوونی زۆر بێگومان شتی باشیشی لێکەوێتەوە. پێویستە هەموو کەس بەپی توانای خۆی هەوڵ بە و پێویستە هەموو کەس ئامانجێکی هەبێت لە ژیانە بۆ ئامانجە هەوڵ بە. هەرگیز بەتەنیان نەمەتوانی ئەم سەرکەوتنە بەدەست بێنم و خۆشحاڵم ئەمڕۆ لێرە ئەم ڕێزلێنانەمان بۆ ئامادەکراوە لەبەرەوەی کە بەڕاستی ئەو هەوڵماندووبوونی کە هەمانە شاینی تەقدیرکردنێکی لەم شێوازەیە و خۆم بە خەمبارەزانم بۆ هەموو هاوڕانی کە نەتوانراوە بگەنە ئێرە بە تایبەتی لە خوێندنگاکەی خۆم و نمرەی باشیان بەدەستێنەوە بەڵام پێیان دەڵێم ئێوە هەر سەرکەوتون و خۆشحاڵیشم کە ئاستی خوێندن بەم شێوازە بینم یعنی کۆمەڵێک قوتابی و خوێندکاری زۆر باش لێرە ئامادە بوون. قوتابیە کە توانیمە پلەی یەکەم لەسەر ئاستی دوانزەی زانستی بەدەستبێنم و هەموو ئەو قوتابیانەی کە توانیوانە پلەیەکی بەرز بەدەستبێنن ئەمڕۆ لە ڕۆڕەسمێکی شایستەدا بە سەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵاتی ڕێزلێنان کران. بەڕاستی ئێمە ئەم هەوڵە زۆر بەرز دەنرخێنین چونکە هەر دامێکی معنەوی یاخود مادی قوتابیان وا لە قوتابیان دەکات کە ورەیەکی بەرزتریان بداتێت هەتا وەکو بۆ داهاتوو تێبکۆشن و خزمە بۆ وڵاتەکەیان بکەن. وڵای من ئەمڕۆ ژەمێرە لەگەڵ دۆست و برادەران و زێشی فێرکە و زێشی خۆشە و هەواشی خۆشی ئێرە و پێویستیمان بەجێ ئەو هایە بە خۆمان لێ دانیشتە و تەمانێم ئێمە و ئەوانە و والله ساعات شهر تاني بس دامت كاين بيش بيع عملين خمت خب دامت راوينين علاج نيت شغلين بكاين ماوەی 6 ساڵە لەم بوارەیە یاریەکەم کە توانیمە لە ماوەی ئەو 6 ساڵە ئەنجامی زۆر باش بەدەست بێنم هەم لە پاڵانەتی عەرەبی و هەم لە پاڵانەتی ئاسیایی و هەم لە ناوخۆوەکو عێراقا. ئێستش کە بەشداری بکەم لە پاڵانەتی ئەوروپی لە وڵاتی ئیتالیا بە شێوەیەکی باش خۆم ئامادە کردووە و هیوام وایە لەمەشە ئەنجامی باش بەدەست بێنم. ماوەی 2 ساڵە یاریزانم ئێمە خۆمان ئامادە دەکەین بۆ پاڵەوانیتی لە ئیتالیا.